سەبارەت بەو ڕۆژەی کە ئێستا لە بەغدا دەگوزارێ میوانێکمان لەگەڵ دەبێت هەر لە بەغداوە ئەویش بەڕێز باسل کازمی چاودێری سیاسی. بەڕێز باسل سڵاوت لێبێت. دەمەوێت ئەوە بپرسم کە خۆپیشاندانەکانی جیاوازی نێوان خۆپیشاندانی تشرینیەکان لەگەڵ لایەنگرانی سەدر چییە لە کاتێکدا لە کۆمەڵێک داوایان خاڵی هاوبەشە بووە؟ سڵاوێکی تایبەت بۆ کەناڵی کوردستان 24 و بینەرانی بەڕێستان بەڕێزەکەم لێرە بابەت قسەکردنە لەسەر کۆمەڵە پرەنسیپ و چارەنووسی هەردوو خۆپیشاندانەکان لە نێوان تشرینەکان و سەدرەکان. بەڕاستی سەدرەکان بەشێکن لە پرۆسی سیاسی جیاناکرێنەوە لە پرۆسی سیاسی ئەوان لە حکومەت بەشدار بوونە و کولانەکانی دیکە. بەڵام تشرینەکان چێن؟ تشرینەکان دەڵێن هەموو ئەو لایەنە سیاسیانی کەوا بەشدار بوونە لە حکوم ئەوانە بەرپرسیارن لەوەی کە ڕۆی داوە، بۆیە دەبێ هەموو هێزە سیاسەکان دوور بخرێنەوە لە پرۆسی سیاسی بە شێوەیەکی گشتی. هەمویان دەکرێنە ناو یەک سەلەوە و بە یەک لایەندانن کە بەرپرسیار لەم بارودۆخەکان. تشرینەکان جۆرە خەڵکانێکن کەوا لە ناو هیچ لایەنێکی سیاسی و نەهاتۆتە دەرەوە، لە مناڵدانی هیچ کوتلەیەکەوە نەهاتۆتە دەرەوە، بەڵکو نوێنەرایەتی کۆی شەقامی عراقی دەکەن. لە 2019 دەستیان پێکرد، لە هەموو شارەکان بوونیان هەیە، لە زانکۆکان، لە پەیمانگاکان، لە هەموو توێژ و چینە جیاوازەکان بوونیان هەیە و لێرە بەشدارن. با لە بیرمان نەچێت پرسێکی دیکە هەیە لە خۆپیشاندانی تشرینەکان پاڵپشتیەک هەبوو بەبێ لەلایەن مەرجعیەتەوە بۆ ئەو ساڵ لە ساڵی 2019 و پاڵپشتی خۆپیشاندانی تشرینەکانیان دەکرد، چونکە ئەو خۆپیشاندانانە بە شێوازێک ئەنجامدرا بەبێ ئەوەی ئاراستەی لایەنێکی سیاسی لە پشتەوە بێت. بۆیە کۆمەڵێک پرسی زۆر جیاواز و گشتگیر هەیە لە نێوان ئەمان، بەڵام خاڵی هاوبەشش هەیە لە نێوان سەدرەکان و تشرینەکان. بەڵام ئێمە لێرە قسە لەسەر چی دەکەین؟ قسە لەسەر سەر بەخۆیی تشرینەکان دەکەن کە سەر بە هیچ لایەنێکی دیاریکراو نین، بەڵکو ئەمانە هێزێکی جیاوازن لە سەدرەکان. باشە، وەکۆی بەڵێنیاندا تشرینیەکان کە بەردەوام دەبن لە خۆپیشاندانەکانیان، پێت وایە کە خۆپیشاندانەکانیان بەرفراوانتر بوو ئەو کات چی ڕوودەدا؟ هەم تشرینیەکان چی دەکەن، هەم کاردانەوەی لایەنە سیاسیەکان سەبارەت بە داوای تشرینیەکان چی دەبێت؟ زۆر جوانە. بەڕاستی تشرینەکان کاتێکە وەستان لە خۆپیشاندان کە چەند مانگێک لە چەند شارێک بەردەوام بوو، بە تایبەتی با قسە لەسەر پارێزگەکانی باشوور بکەن، ئەوان دەرفەتێکیاندا بە هێزە سیاسیەکان بۆ ئەوەی کەوا بێن بە ویژدانی خۆیان ئەبڕۆنەوە ئاراستی سیاسی چاک بکەن و با ئەمەشە بە خاڵک بکەین کە کاتێک تشرینەکان هاتنە سەر شەقام ئەوان ئاماژەیان بەو هێزە سیاسیانە دەکرد کە لە ناو شیعەکانەوە هاتوونەتە ناو پرۆسی سیاسیەوە. دەبینین هەر چاکسازیەک کە بڕیاردرا بوو لەو کاتەیە ئەنجام بدرێت ئەنجام نەدرا لە وەڵامی داواکاری خۆپیشاندانی تشرینەکان. ئەوان هاتنە سەر شەقام بۆ چاکسازی هاتن، داوای گۆڕانکاریەکی ڕیشەیان دەکرد لە سیستەمی سیاسی و لە دەوڵەت و هەروەها داوای ئەوەیان دەکرد کەوا عێراق چاک بکرێتەوە و نزیکەی 700 شەهیدیاندا لە خۆپیشاندانەکاندا و چەندان ئەمە دووبارە بێتەوە جارێکی دیکە لە خۆپیشاندانەکانی ئەو جارەی تشرینیەکان ئەو ڕووداوی کە لە 3 ساڵ ڕابردوو ڕوویدا. بەڵێ بەڕێزەکە با من پێت بڵێم لەبەر ئەوەی چەک هەیە لە دەرەوەی دەستی دەوڵەت و لەبەر ئەوەی کەوا کۆمەڵێک لایەن و میلیشیا هەن لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەت و سوپا و لەبەر ئەوەی کەوا گەندەڵکاران هەن لە ناو دەسەڵاتە تاوەکو ئێستاکە، بۆیە زۆر ئەگەری ئەوە هەیە کەوا خۆپیشاندانەکان بە هەمان شێوە دەست پێ بکەنەوە و زۆر ئاساییە جای چە کوشتن و بڕین دەست پێ بکاتەوە، چونکە بۆ هێزە سیاسیەکان ئێستاکە چێکیان لەبەردەستە و
و هەرزاندنی شت لای هێزە سیاسەکانی عراق ئێستاکە بریتە لە خوێنی هاوڵاتیانی عراقی بۆیە زۆر بە ئاساییە کە جارێکی دیکە خوێن بڕێژنەوە و هەمان ئەو شتێکە لە ساڵی 2019 ڕوویدا جارێکی دیکە ڕوو بداتەوە بۆیە هەر هێزە سیاسەکان ئەگەر نیەتێکی باشیان هەیە و دەیانەوێت پرۆسەکە چاکەن ئەگەر لەگەڵ تشتنیەکانن پێویستە لە بەخاڵیەکان بێنە پێشەوە دام بنێن بەوەی کە ئەو هێزە سیاسیانە شکستیان هێلا لە حکومڕانیکردن لە عراق لە ماوەی 18 ساڵدا ئەمڕۆ گەنجێکی عراقی و هاوڵاتی عراقی چی دیکە توانای ئەوەی نەماوە تەحملی ئەم شکستە بکات بۆیە ئێستا ئەگەر بێت و خۆپشاندانەکان بەرفراوان بێت لە بەغدا و شارەکانی دیکە ئەمە مانای ئەوەیە کە ئەمە خاڵێکی دیکەی دەستپێکە بۆ ئەوەی کەوا جارێکی دیکە فشار بکرێتەوە بۆ کۆتایی هێنان بە گەندەڵی و چاکسازی ڕیشەی لە عراق واتە هیچ چاکسازیەک ئەنجام نەدرا و هیچ گفتوگۆکیش سوودی نەبوو جارێکی دیکە بە بڕای من خۆپشاندانەکان درێژەی دەبێتەوە دەبێت لایەنە سیاسەکان ئێستا بێن ئەمە هەند وەربگرن لە ڕابردووە بڕیاریاندا بەڵام هیچ چاکسازیەکیان ئەنجام نەدا ئەم چاکسازیانە داواکاری خەڵکە دەبێ بەبێ مەرج ئەنجام بدرێت دەبێ هەموو لایەنە سیاسەکان کە بەشدار بوون لە حکومڕانیکردن بێنە پێشەوە چاکسازی ئەنجام بدەن چکە ئایستاکە ئەمە خواستی شەقامی عراقیە بە دەرەجەی یەکەم ئەگەر هاتووم خۆشەندانە فراوان بوو کە دڵنیام داوا دەکەن کەوا ئەو سندوقە ڕەشە کەشف بکەن کە لە ڕابردووە خۆپشاندەری کوشت لەوەی کەوا بەدەیان خۆپشاندەری تیرۆر کرد دەبێ هەمووی کەشف کرێ بۆ یەکشتی عراق بەڕێز باسل کاظمی چاودێری سیاسی لە بەغداوە لەگەڵ مابووی سپاس بۆ تۆ مادومان کردیت